جارێکی دی مەترسی کەمبوونەوەی غازی شلی ماڵان بەرەوکی پارێزگای سلێمانی و دەوروبەری گرتووەتەوە. نوێنەری کارگەکانی غاز لە سلێمانی ڕای دەگەیەنێت زیاتر لە 5 ڕۆژە هیچ بڕە غازێک نەگەیشتۆ بە کارگەکانی غاز و هۆشداریش دەدات لە ئاگەری درێژەکێشانی ئەو دۆخە نرخی 1 بتلی غازی ماڵان بۆ 4 هێندە زیاتر بکات. ساڵانە کۆرمۆر سیانە ئاکرێت، بەڵام ئەم ساڵ سیانەکەیان پێش خستووە بە حکمی ئەوەی کە کەمیەتێکی غازی لە کارگەکانی پارێزگای سلێمانی هەبوو. هەوڵماناوە لە مودەی 3-4 ڕۆژەکە ئیدامی شاری سلێمانی پێبین. ئەگەر بێت و غاز بۆ کارگەکانی شاری سلێمانی هەناردە نەکرێت و نەگا بە دەستمان، ئێمەش ناتوانین چیتر غاز بخێنە بازار و خواستی هاوڵاتیانی پێ بکەینەوە. ئێستا بەهۆی نەمان و کەمی غاز لە کۆی 21 کارگەی غازی سنووری سلێمانی 11 کارگەیان کارکردنیان وەستاندووە و ئەو کارگانی دیکەش ڕێژەیەکی زۆر کەم غازیان ماوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت کەم تەرخەمی و بێپلانی حکومەت وای کردووە ناو بەناو گرفتی کەمی غاز بەرەوکی هاوڵاتیان بگرێت، چونکە ڕێژێکی کەمتر لە پێویستی هاوڵاتیان غاز دابین دەکرێت و زۆرینەی هەناردەی دەرەوە دەکرێت. جارێک کەمبوونەوەی غاز ڕۆدا ئەمە بێپلانی حکومەت هەرێمی کوردستان بۆ بابەتی غاز و دامینکردنی سوتەمەنی هاوڵاتیان ئەگەڕێتەوە، چونکە لەبەرەوەی کۆگایی پێویست نییە بۆ غەزنکردنی غاز و هەروەها حکومەت ئیدارێکی تەندروستی غاز نادەوە، ئیدارەکەی داوەتە دەست کۆمپانیاوە، کۆمپانیایەکیش کە نزیک لە دەسەڵاتداران و باڵادەستانی حکومەتی هەرێمی کوردستان، بۆیە لە هەر ئەگەرێکە لە هەر بچووکترین گرفتە ئەبێ هاوڵاتیان چاوەڕێوە بکەن کە گرفتی کەمبوونەوەی غاز سەر هەڵەدا، هەم گرفتەکە سروشتی بێ یاخود گرفتێکی مرۆیی بێ یاخود گرفتێکی لۆجستی بێ. لە 22 ئایاری ئەم ساڵ وەزارەتی کارەبای هەرێم ڕایگەیاند بۆی چاکسازی ساڵانەی کۆمپانیای داناغاز لە چێلگەی کۆرمۆر گواستنەوەی سوتەمەنی بۆ هەندێک گوێزگە کەم دەبێت بۆ ماوەی 10 ڕۆژ. سەرباری تێپەڕینی ئەو وادەیە تا ئێستا چاکسازەکانی چێلگەکە تەواو نەبوو و ئەوە ژوای کردووە بەرهەمێنانی کارەبا 1000 مێگاوات کەم بکات. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.